جژنت پیرۆز بێ ڕۆژانی یەکەم ڕۆژی جەژن لە هەولێر چۆن بڕێوە دەچێت و ڕووداوەکانی جەژنی ئەمڕۆ چین؟ بەڵێ مەریوان جەژنی تۆ و جەژنی بینەرانی ناڵتیش پیرۆز بێەوە سەرجەم کارمەندانی ناڵتی دیارە جیاواز لە جەژنەکانی ڕابردوو ئەم ساڵ لە شاری هەولێر جەژن وە لە بەرەبەیانی ئەمڕۆ کە ئێمە لە نێو مزگەوتەکانی شاری هەولێردۆ لەگەڵ هاوڵاتیان و لەگەڵ مامۆستایانی ئاینیە بووین لە بەرەبەیانی ئەمڕۆ مامۆستایانی ئاینی و هاوڵاتیانی شاری هەولێر داوا لەلایەنە سیاسیەکانەکەن کە بگەن بە ئەنجامێک بۆ ئەوەی چیدی هەلێمی کوردستان لەم قەیرانەدا نەبێ ئەمە داوای مامۆستایان بوو لە میبەری مزگەوتەکانەوە و داواکاری هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بوو چیدی وەک خۆیان دەیانوت هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەرگەم قەیرانانە ناگرن بۆ ئەوەی ئەو گرفتەکان چارەسەر بکەن تاوەکو هاوڵاتیان جەژنەکان بە خۆشی و شادی بەڕێ بکەن با جەژنەکان چیدی بە ساردی بەڕێ نەچێت ئەوەی کە ئەمڕۆ لە شاری هەولێردا دەبینێت جیاوازە لە جەژنانی ڕابردوو سادیەک بە جەژنەوە دیارە ساردیەکە زۆر نییە بەڵام ئەوەی کە زۆر هاتووچێ یەکتی دەکا منداڵانی شاری هەولێرە بەڵکو گەورەکان کەمدی دەبینرێن و هەر مامۆستایانی ئاینی دەمێ ئاماژەش بەوە بکەم لەسەر کۆچی گەنجان لە مینبەرەکانیانەوە داوایان دەکرد کە گەنجان هەرێمی کوردستان جێڵ نەهێڵن چونکە لە ئێستادا و هەرێمی کوردستان بەرەو چارەسەری قەیرانەکان دەچێ و داوایشان لەلایەنە کاکێک کە قەیرانەکان چارەسەر بکرێن جەژنی ئەم ساڵ سادێکی پێوە دیارە بەڵام منداڵان هەست بەم سادێ ناکەن وەکو گەڕانی خۆیان و دەگەڕێن و سەردانی ماڵان دەکەن بۆ کۆکردنەوەی نقڵ و شیرینی بەڵام لە گەورەکانە ئەوەی کە دەمبینێن نێو شەقامەکانی شاری هەولێرا و کۆڵانەکان ساردێکی پێوە دیارە و قوربانیانی بەراورد بە ساڵی ڕابردوو لە شاری هەولێردا کەمتر بووە بەهۆی ئەوەی کە قەیرانی دارایی لە هەرێمی کوردستاندا هەیە ساڵانی ڕابردوو ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان قوربانیان دەکەن لەم 4 ڕۆژەی جەژنەوە لە یەکەم ڕۆژی جەژنی قورباندا بەڵام تا ئێستا قوربانیەکان کەم بووە لەبارەی ڕووداوەکانی ڕۆژی جەژنەوە ئێوارەی دوێنێ ئەفسەرێکی ئەڵمانی لە شاری هەولێر گیانی لەدەستداوە بەڵام تا ئێستا هۆکاری گیان لەدەستدانەکەی نازانێت یەکێکە لەو ئەفسەرانەی کە تەمرین یاخۆ تەدریب یاخۆ ڕایەنانی بەهێزەکانی پێشمەرگە لە هەرێمی کوردستاندا کردو و لە هێزەکانی هاوپەیمانان بووە لە ئێستا دەبنکەیان لە هەرێمی کوردستاندا هەیە بۆ ڕایەنانی هێزەکانی پێشمەرگە بەڵام ئێوارەی دوێنێ لە وتێل لە یەکێک لە وتێلەکانی شاری هەولێر کە شوێنی مانەوەی خۆیانە بەدایمی لەوێ دەمێنەوە ئەڵمانیەکان لەوەی جوانی لەدەستداوە ئێمە هەوڵەدەین لە بە ڕاستەوخۆکانی داهاتوودا لە گەشتەکانی دیکەی هەواڵدا زانیاری لەسەر جۆری گیان لەدەستدان و هۆکاری گیان لەدەستدانی ئەو ئەفسەرە بزانین بۆ بینانی ناڵتی بگوازینەوە سپاس بۆ هێرش قادر لە هەولێر.